ڕێکخراوە مرۆییەکان لە کوردستاندا چالاکیەکی بەرچاویان هەیە و تا ڕادەیە گەزمونێکی گرنگیان لەم بوارەدا کەڵەکە کردووە و خزمەتێکی باشیان پێشکەش بە خەڵکانی نیازمەند و خاوەن پێداویستی کردووە. ڕێکخراوی قەڵای دمدم بۆ هاوکاری و کاروباری مرۆیی کە ڕێکخراوێکی خێرخوازی خۆبەخشە و سربەخۆیە، یەکێکە لەم ڕێکخراوە مرۆییانەی کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان دامەزراوە و کار دەکات لە پێناو خزمەت گەیاندن بە پەناخواز و پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری وڵات. بۆ زیاتر ئاگاداربوون لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە میوانداریم کردووە لە زۆر بەڕێز یونس مینەزادە، سەرۆکی ڕێکخراوی قەڵای دمدم بۆ هاوکاری و کاروباری مرۆیی. کاک یونس، سڵاو و بەیانی باش و زۆر سپاس کە میوانداری ئێمە لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. بەیانی ئێوەش باش، زۆر سپاسینگۆ دەکەم کە داوەت و کردین بۆ رادیۆ سەلام. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونمان لە کن جەنابتان. هەر بژی و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانمان ڕوون بکەیتەوە ئاخۆ ڕێکخراوی قەڵای دمدم کەی دامەزراوە، لە چ بوار و سێکتەرێکدا کار دەکات و هەروەها کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بۆ خۆی ئێمە لە 4 ساڵ تقریبا 4 ساڵ ئەو ڕێکخراوەمان دامەزراندووە، یعنی لە 2017 مانگی حەوت کە بەڕسمی ڕێکخراوەکەمان دامەزراند و دەستمان بە کار و چالاکیەکەمان کرد. بۆ خۆی ئێمە ڕێکخراوەکەمان لە ئامانجی ڕێکخراوەکەمان یارمەتیدانی کەم تواناکانە، بێسەرپەناکانە، بێدەرەتایەنەکانی کۆمەڵگەیە و پنابەرانی ڕۆژهەڵاتی بە پنابەران ئەو کەسانەی کە بەڕاستی لە وڵاتی خۆیان ئاوارە بوون و بە هەر هەوکارێکی چ سیاسی چ کۆمەڵایەتی یارمەتیان بدەین لە هەموو بوارەکانی فەرهەنگی، ئابووری، بێست لە کۆمەڵایەتی یارمەتیان بدەین و یارمەتیان پێشکەشکەین. بەڵێ، ئەو خزمەت گوزاریانە چین کە تا ئێستا پێشکەشتان کردوون و ئاخۆ چێ و چ کەسانێک لێی سوودمەند بوون؟ بۆ خۆی ئەمە پێشوەی کە هاتین کۆی بەرنامەکەمان چاولێکە بزانین ئەو خەڵکە هوشیاریان بەداخە هوشیاریان نەبوو لە یارمەتی وەرگرتن و شل لە UN و لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە هاتین هوشیارکردنەوەمان دەست پێکە کە بەڵێ فلان ڕێکخراوە هەیە، فلان جگا هەیە، ئاوە دەبێ ئەوە داوای یارمەتی بکەن و خەڵکەکەمان تقریبان کۆ کردەوە و بەرگەی UN بەرگەی UNیان نەبوونیان دەزانی کە دەبێت بەرگەی UNێکیش وەرگرن کە ئەوانەمان بۆ کردن. یەکێک لە شتەکانمان هوشیارکردنەوە بوو. دوایوی هاتین ئەدی ئەو کەسانێک کە نەیان دەتوانی مەسەن فۆرمەکانیان بۆ تازە نەدەبوو، ئەمە یارمەتیمان دەدان کە فۆرمیان بۆ تازە بکرێتەوە یان فۆرمی تازەیان بۆ گیرێ بە ڕێکخراوی قندیلی سوێدیمان دەناسان کە بە UN یونیەن سارە. ئەمە یارمەتی زۆری خەڵکماندا لەو بارەوە. دوای دەستمان کرد بە یارمەتی لەگەڵ ڕێکخراوەی بارزانی نەمەر و ڕێکخراوەکانی دی کە یارمەتی خۆراکی و ئەوانەمان بۆ خەڵک و بۆ کەمپەکان وەردەگرت و دابەشمان دەکرد بە یارمەتی ڕێکخراوی بارزانی. حەزەکەم هەندێک سەبارەت بە پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکەتان بدوێی ئاخۆ زیاتر کوردانی پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستان لە یارمەتی و خزمەت گوزاریەکانتان سوودمەند دەبن یاخود ئاوارە و کۆچبەر و پەنابەرانی ناوکەمپەکان و ناوچەکانی تریش یارمەتی ئێوەیان پێگەیشتووە؟ ئێمە بەداخەوە چون فەسڵێک و ساڵێکی دامان مەزران کە قەیرانەکان دەست هەبوو، دوایویش قەیرانەکان وردە وردە زیاتر و دوای بە خۆتان دەزان 2 ساڵی ڕابردوش نەخۆشی کۆڕۆنا ینی قدرەتێکی وامان نەبوو، چونکە بەڕاستی هیچ جگایەک بێجگەل لە چەند ڕێکخراوەیەک ئەویش یارمەتێکیان دیار بوو دەبە یارمەتەکە ینی ماڵی نەبوو ئەمە بتوانین یارمەتی خەڵکی دی بکەین. ئەمە بەرنامەیەکمان هەبوو وەک ڕێکخراو پرۆژەیەکمان هەبوو کە لە بواری سکتەری کەمکردنەوەی زێدەڕەوی ئاو و کارەبا و ژینگە پارێزی کە شکر بە خودای بەس گەشتۆتە حەدیەوەی کە بێتە عەمەلی کە خەڵکێکی زۆر دادەمەزرێت. ئەمە بەنامەکەمان ئەوەیە گەنجانی باشووریش، یعنی ئەو خەڵکێکە بێ ئیشە ئەوانیش دابمەزرێنێ لەگەڵ پەنابەرانیش. بەڵێ، جێی دەستخۆشیە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها خێرخوازان هەتا چەند لەگەڵتان هاوکار و یارمەتی دەربوون؟ وەک حکوومەت کاری ڕوتینەکان بەڕاستی لەگەڵمان بوون، هەری کارمان بوون وەک حکوومەت بەڕاستی ینی جێی ئەوە نەبوو بەس بە خۆتان دەزان قەیرانەکان بوو. وەگەر خێرخوازەکان بەداخەوە هەبوو ئەمە زۆر کەم بەداخەوە، ینی شتەکە ینی ئەوەی کە چاوەڕانمان دەکرد نەبوو.
ئەو کەسانی دەیانەوێت لە ڕێکخراوەکەتاندا ناوی خۆیان تۆمار بکەن بۆ ئەوەی لە بەخشش و هاوکاریەکانتان سوودمەند بن، پێویستە چی بکەن و چۆن و بە چ شێوەیەک پەیوەندیتان پێوە بکەن؟ ئەمان هانەکە چونکە بە خۆتان دەزانین لەبەر کۆڕۆنا و لەبەر ئەوەی بنکەوشتمان هەڵگرتەوەمە خۆشبەختانە دیسان بنکەکەمان داناوەتەوە لەسەر جادەی سەتی بەرامبەر فندقدالاسی نزیکنی خۆشخانەی ڕزگاری. دەتوانن لە هەفتەی ئایندەدا ئەو کەسانی کە بەڕاستی داواکاریان هەیە بێن ناویان لە کەمە تۆمار بکەن و ئەمە ڕاهنمایی تەواویان دەکەین و لە خزمەتیاندا دەبینەوەی لە دەستمان بێ بۆیان دەکەین. هەر بژی و جێی دەستخۆشیە. هەروەک هەمومان ئاگادارین پەنابەرێکی ڕۆژهەڵاتی بە ناوی بێهزاد مەحموودی بۆ ناڕەزایەتی دەربڕین بە ناکارەمەیی و بێهەڵوێستی و ڕێکخراوەیە لەبەردەم UN لە هەولێر ئاگری لە خۆی بەردا و بەداخەوە گیانی لەدەستدا و ئەم ڕووداوە کاردانەوە و ناڕەزایەتیەکی زۆری لای پەنابەرانی ڕۆژهەڵاتی بە دوای خۆی داهێنا. بەوتەی زۆربەی پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمیسیاریای باڵای نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری پەنابەران لە ئاز ژیانی پەنابەرانی ڕۆژهەڵاتی لە باشوور بەرپرسە و لە مانکاتدا کەمتەرخەمە. داواکاری پەنابەرانی ڕۆژهەڵاتی لە کۆمیسیاریای باڵای نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری پەنابەران خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ئایا وەڵامی داخوازیەکانتان لە UNHCR وەرگرتەوە؟ ئەمە دیارە بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش بوو، یعنی زۆر دڵتەزێن بوو. مەداخەوە UN هاتە سەرخەت، ئەلبەتە بە فشاری خەڵکی و کە بەردەرکەی UN گیرا بوو، بەس بەداخەوە دیسانەکە دیسان بەداخەوە شتەکانیان کردە، ینی هەر ئی خۆمان حیزبەکانی ڕۆژهەڵاتی هاتن بەرپرسانیان ناردە ژوورە لە زیاتی کە نوێنەری ئەسڵی خەڵک بچێتە ژوورێ. بەڵێ زۆر ڕاستە. ئەجا باوەڕ ناکەم هیچ یارمەتیەک و شت لە UN بەمە بگا بە خەڵکەکەی بگا، چونکە وەکو ئاگامان لێبێ وەکو جۆبیز بوو بینەوە شتێکی ئۆتویان نەکردو، فقط بۆ کەم داواکاریان بۆ کەمپەکانی خۆیان بۆ ئەویش لە حەدی ماڵیدا، ینی پارە و شت، ینی ڕۆشتنێ بۆ وڵاتی سێومیان هەر کەنسل کردوتە هەر بۆ خۆیان کە ئەوە شتێکی کارەساتە و کارەساتی مرۆوی دێتە پێشە، ینی باوەڕت بێ وەک ڕێکخراوی قەڵای دەمدەم بە شاهید و بە فیلم و بە مەدرەک و بە هەموو شتێک ئەمە پێشمان بە دەک گەنجیدی کردووە کە خۆیان نەسووتێنن و عدمان پێداون کە لە 6 مانگ و 8 مانگی ئایندا کەیسەکانی یەکلایی دەکرێنەوە و وڵاتی سێوم احتیمالی زۆر دەبێ شتێکیان بۆ بکرێ. جا ئەو یانی بەڕاستی ئەمە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کۆچ و کۆچبەرانوان هاتوونەتە سەرخەت، هەتا داوەتیان کردین لە ڕۆژان دوو کۆبوونەوەمان هەبوو لە هەفتەی ڕابردوودا. بەڵێ وەکو دواپرسیار کار و پرۆژە و چالاکیتان بۆ داهاتوو چییە؟ بۆ خۆی ئەرزم کردی هەرو پرۆژەیەکی گەورەمان بەدەستەوەیە کەمکردنەوەی زێدەڕەوی ئاو و کارەباوانە. ئەو پرۆژەیە لە پرۆژەیە کە هەم خەڵک دادەمەزرێنە هەم کاری ژینگەیە، خەڵکێکی زۆر دادەمەزرێنەوە و بارگرانێکی زۆر لەسەر حکوومەتی لادەبە. جا ئینشەڵا بە ئومیدی خودای ئەو پرۆژەیەکی گشتیە بۆ سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان تایبەت نییە بە پەنابەرانی ڕۆژهەڵاتی ناخوازن، سەرجەم لە پێشدا خەڵکەکەی باشوور دوایەکانێش لە پەناوە پەنابەران و کە سوودمەند دەبن ئینشەڵا. بەڵێ زۆر بەڕێز یونس مینەزادە سەرۆکی ڕێکخراوی قەڵای دمدم بۆ هاوکاری و کاروباری مرۆیی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. زۆر سپاسین گۆش دەکەم، هەر بژی زۆر سپاس.